بەراوردبەر بە سوکەویەتی و بێڕێزیەکانی مەلا سەوڵا بێدەنگ ناوبین. لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا و مەلا و پێشنوێژی مزگەوتی دەماومە لە شاوری بەونا ناوسرا و بە مەلا ساوڵەی بەونا زۆر ڕوو هەڵماڵەوانە و ئامانجدارانە هێرش دەکەوتە سەر کەسایەتیەکان و چین و توێژەکانی کوردستان و ناو و ناوتۆرە و تۆمەتی بێبنەماویان دەخەوتە پاڵ. ئەو کارەی مەلا ساوڵە ئەگەر لە دەرەوەی پلانگیرەکانی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم خوێندنەوەی بۆ بکەین کە هیچ دوور نییە بەو ئەرکە ڕاست پێدراو بێ، هەڵگری کەسایەتی پوچ و بەتاڵی خۆی و بیرکردنەوەی توندڕەوانە و کۆنە پەرستاونێتی. چەند جارێک لە نێزیکەوە و لەلایەن خەڵکی جۆرە و جۆرەوە ئامۆژگاری کراوە و پێی وتراوە کە پێویستە بە خۆیدا بچێتەوە و واز لە پەلا مەردانی خەڵک بێنێ، بەڵام بەداخەوە لەم دەربڕین و هەڵوێستە ناوشیرین و قێزە و ناونەی هەروا و بەردەوامە و بەو پەڕی بێ ئەدەبێوە سوکاویەتی بە کەساویەتیەکانی کوردستان یان چین و توێژێکی تایبەتی کۆمەڵگاوکەمان دەکات. بۆیە پێمان وایە چی دیکە ناوبێ کۆمەلگای کوردستان بەگشتی و بە تایبەتی خەڵکی شاوری باونە و ناوچەکانی دەوروبەری بەراوردبەر بەم زمان شڕیاونەی مەلا ساوڵە بێدەنگ بن. بۆ ئەم مەبەستە داوا لە خەڵک دەکەین بە هەموو شێوەیەک بایکۆتی ناوبراو بکەن و بۆ ڕێزگرتن لە شوێنی پیرۆزی مزگەوت و پاراستنی حورمەتی مامۆستایانی نیشتمان پەروەری کوردستان و دیفاع لە هەموو ئەو کەسایەتی و چین و توێژاونەی کوردستان کە مەلا ساوڵە بەو پەڕی ڕوو هەڵماڵاوی و زمان شڕێوە پەلاماری دابن لە پشت سەری ناوبرا و نوێژ نەکەن. بایکۆت و پەراوێزخستنی کەسانی وەک مەلا ساوڵە کە هۆکاری دووبەرەکی ناونەوە و ئاژاوەگێڕین و ئاو لە ئاشی دوژمن دەکەن ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە. کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی و چالاکانی مەدەنی کوردستان 6 جۆزەردانی ساڵی 1404 هەتاوی